سەرەڕای هەبوونی قەیرانی دارایی لە ساڵانی ڕابردوو ئەمە شارەوانی ڕانیەی ڕانەگەرت بۆ سەوزکردنی قەزای ڕانیە و ڕێژەی سەوزایی زیاتر بەرز کردەوە. سەرۆکی شارەوانی ڕانیە دەڵێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا توانیویانە زیاتر لە 10,000 نەمام لە ناو ڕانیە بچێنن. ئێمە لە ماوەی ئەو ڕابردوودا کە توانیمان زیاتر لە 10,000 نەمام بچێنین بە شێوازی جۆراوجۆر نەمامی جۆراوجۆر و جگە لەوەی کە شوێنە گشتیەکان کە پەیوەندی بە حکوومەت و سەرۆکاتی شارەوانیەوە هەیە، ئێمە جگە لەوەش نەمامێکی زۆرمان دابەش کردووە لە بەسەر گەڕەکەکاندا و بەتایبەتی ئەو گەڕەکە تازانەی کە دروست بوون خۆمان وەکو هەدیەیەک پێشکەشمان کردووە بە ئەو ماڵانە بۆی کە سەوزایی زیاد بێ و ئەو نەمامانە بچێنن. دیارێمە لە پلانی داهاتوشماندا بەرنامەیەکی تێر و تەسەلمان هەیە بۆی بتوانین ڕێژەی سەوزایەکەمان بە ئاستێک بکەین کە جێگای ڕەزامەندی بیوە لە ستاندار نزیک بێتەوە. بەشی باخچەکانی شارەوانی ڕانیا ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە سەوزکردنی شار و شەو و ڕۆژ کارمەندەکانیان کار دەکەن. لێپرسراوی بەشی باخچەکانی شارەوانی ڕانیا دەڵێت چەندین بیرۆکەیان هەبووە بۆ زیادکردنی سەوزایی و توانیویانە تێیدا سەرکەوتوو بن. دیارە ئێمە لە ساڵی 2014ەوە هەڵمەتێکی بەرفراوانی سەوزکردنی شارمان دەست پێ کردووە. سەرەڕای هەبوونی قەیرانی دارایی، بەڵام خۆشبەختانە ڕوبەرێکی زۆر سەوزایی زیادی کردو. دیارەوەش بە هاوکاری پشتیوانی خەڵکی شاری ڕانیە بووە. دیارە ئێمە هەندێک بیرۆکەمان هەیە کە لە ساڵی 2014ەوە بەرنامەمان بۆی هەبووە کە جێبەجێکردنێک لەوانە باخچەیەکمان دەست نیشان کردو بۆ هەموو ئەو دایک و باوکانێک کە لە کاتی لەدایکبوونی منداڵەکانیان بێندارێک بچێنن و ئەیان کەسێک کە خۆشەویستێکی لێ دەست دەدا. ئەو باخچە ئێستا لە ئامادەکاری داینەوە کاری لەسەر دەکرێت و بیرۆکەی ترمان هەیە کە بۆ هەموو شوفێرانی ناو شاری ڕانیە کە هەر شۆفێرێک باخچەیەکی گەورە دەست نیشان دەکەین، هەر شۆفێرێک کە مەبەستی بوو بێ بیەوێ دارێک بچێنێت لەو باخچەیە. لە سنوری قەزای ڕانیە تواندراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕێژەی سەوزایی بە ڕێژەیەک بەرز بکرێتەوە کە نزیک بۆتەوە لە سەدا 12 و شارەوانی ڕانیەش دەیەوێت سەوزکردن و زیادکردنی سەوزایی لە سنووری شارەوانیان لە پێشینەی کارەکانیان بێت و هەوڵ دەدەن ڕێژەی سەوزایی لە ستانداردی جیهانی نزیک بکەنەوە. توانە عومەر، کوردسات نیوز، ڕانیە.